پێنجێن و گوندەکانی ئامار و دانیشتوانی ئەم کتێبەیە کە ئەمڕۆ لە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویستە بە شێوەیەکی ئەکادیمی لەلایەن زۆر بەڕێز و خۆشەویست دکتۆر بەهمەن تاهیرەوە خوێندنەوەی بۆکرێ بە وردی ئەچینە ناوەڕێکی کتێبەکە و باسی پێنجێنەکە لە ڕووی مێژوویەوە و هەروەها باسی کشت و کاڵەکە لە کتێبی پێنجێن گوند و خێزانەکانی ئاماری و دانیشتوانی یەکێکە لەو کتێبە تایبەتیانەی لە دووتێی 1604 لە پەڕەیە بەڕێز کاک عەبدولباقی پێنجێنی نووسویەتی. ئەم کتێبە باسی بە دیاریکراوی باسی ئاماری ساڵی 1950 پێنجێنەکە و دەیەوێت تیشی بخاتە سەر ژمارەی خێزانەکانی و هەروەها ژمارەی نێر ژماری مێر لە پێنجێنە هیچ تەنها ناو پێنجێن نا بەڵکو قەزاک هەردوو ناحیەکەی سەر بە پێنجێن و هەروە هەموو گوندەوارەکانی دەوروبەریشی باس بکە و هەروە کتێبەکە لە 6 بەش پێک هاتووە لە 5 بەش پێک هاتووە تۆ ببوورە هەر بەشێکیشی لە بەشی 3 و 4 و 5 و 6 کوردی بە 6 زۆن لە ناو زۆنەکانە قسە لەسەر یەک بێک خێزانەکان و هەروە ناوی سەرۆکی خێزان و هەروەها خێزانەکەی واتە هاوسەری سەرۆکی خێزان و منداڵەکانی دەکات. ئەم کتێبە لەو ڕۆ زۆر گرنگە ئێمە بمانەوێت بزانین ژمارەی نێر لە پێنجێنە لەو قۆناغا چەند بووە مێ لەو قۆناغا چەند بووە و هەروەها کورتە باسێک لەسەر مێژووی پێنجێنی تێدا ئەمەش زۆر گرنگە و جۆری ئیشکردنەکان لە پێنجێن لەو قۆناغەدا چی بووە ڕێژەی خەڵکی دانیشتوان لە پێنجێنە لە گوندەوارەکان و لە گوندەکانە زۆرتر بوویە لە ناو قەزا و ناحیەکانە. ئەم بابەتە بابەتێکە مادێکی خامە بۆ ئەو توێژەرانەی کە دانەوێت لێکۆڵینەوە لە بابەتێکی ئەوها بکەن. ئەم کتێبە بریتیە لە پێنجێن و گوندەکانی ئامار و دانیشتوانی زۆر دەمێکەیە من حەزەکەم کتێبێکی وا بنووسم کە بێتە سەرچاوەیەک بۆ سنوورەکەمان. ئەم کتێبە تایبەت نییە تەنها بە پێنجێن، تایبەتە بە قەزای پێنجێن ناحیەی گەرمک و ناحیەی ناڵپارێز هەروەها سەرجەم گوندەکانی لە کەوڵۆسەوە تا گاتە شلێر و ناوخوان و شەمی کانیزان. هەوڵم ماوە کورتەیەکی پخورد دەربارەی پێنجێن بنووسم ناوڕۆکی کتێبەکە ڕوودا و بەسەرهاتەکان سروشتی پێنجێن مێژوەکەی لەکوێوە هاتووە ناوەکەی کۆمەڵی ڕوودا و بەسەرهات و هەروەها گەڕەکەکانی ناوی قایمقام و مدیرناحیەکان ئەوانەی لە کاتی بوون بە قەزای پێنجێنەوە دەست بەکار بوون بۆ هۆی وەکو ئەرشیفێک بمێنێتەوە. دوای ئەوە هاتووم گوند بە گوند باسی هەر گوندێکم کردووە ئەو گوندە وێنەی گوندەکەمدا ناوە هەروەها لەگەڵ گوندەکەشا کورتەیەک باسی گوندەکەم کردووە لەگەڵ ئاماری گوندەکە ناوی سەرجەم خێزان و بنەماڵەکانی ئەو گوندەم نووسیوە و دیاری کردووە بۆ ئەوی وەکو ئەرشیف بمێنێتەوە بۆ نەوەکانی ئێستا و داهاتوو. ئەم کتێبە بەڕاستی سەرچاوەیەکی گرنگە بۆ هەموو گوندێک بۆ هەموو تاکێکی دەبەری پێنجێن و هەروەها بۆ ئەو کەسانەی کە تێزی ماستەر و دکتۆرایان هەیە ئەتوانن سوود لەم کتێبە وەربگرن وەکو سەرچاوە یەکەم چونکە بەڕاستی ئەم ئامارە دقیقترین ئامارە کە بۆ پێنجێن کرابێ چونکە لە سەرچاوە یەکەمەوە وەرگیراوە کە بریتیە لە تۆمارەکانی باری شارستانی ساڵی 57 لە 57 تا هەر کەسێک بە فعلی لە پێنجێن نانیشتەجێ بوو بێ لەم کتێبەیە ناوی هاتووە کەواتە ئەم کتێبە دروستترین داتایە کە ئەتوانن وەکو سەرچاوە بەکاری بێنن. بەڵکە زانیاریەکان ئەوەی کە بەغێرە ئامارە لە شوێنی کار باس